پەیامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بیرەوەری خامناکی جینۆسایدی کوردانی یەزیدیدا لە 3 ئابی ساڵی 2014 و ڕۆژانی دواتر تیرۆریستانی ڕێکخراوی نەفرەت لێکراوی داعش بە شێوەیەکی دڕندانە پەلاماری خەڵکی شنگالیاندا و تاوانی گەورەی قەتڵ و عامیان دژی کۆمەڵگەی دێرین و ڕەسەنی یەزدی بەرپا کرد. لەو تاوانە دژەنەتەوەی و نیشتیمانی و ئینسانیەدا کە بەپێی یاسا ناوخۆیی و نێودەوڵەتەکان دەچێتە خانەی تاوانی جینۆسایدەوە، هەزاران هاوڵاتی مەدەنی کۆمەڵکوژ و بە هەزارانی تریش بێسەر و شوێن کران. بە شێوەی تاوانی ڕێکخراوەیی، هۆڤانە و دڕندانەی کۆنینە و نوێ، ژنان و پیاوانی یەزدی لێکجاکرانەوە. بە بەرچاوی کۆمەڵگەی مۆدێرنی مرۆڤایەتی لە سەدەی 21دا بازاری کۆیلایەتی و شەرمەزاری فرۆشتن و بازرگانی جەستەیان پێ زیندوو کرایەوە. ژیانی سەربەرز و ڕووسوری یەزدیش سەرقافڵەی زیان لێکەوتوانیە و تاوانە بوون. یەزدیەکان بەهۆی بنەچەی ئاینی و نەتەوەییانەوە لە مێژووی دوور و نزیکی ئەم ڕۆژهەڵاتەماندا دەیان چار ڕووبەڕووی تاوانی پاکتا و جینۆساید و دەربەدەری بوونەتەوە. لە پشت هەریەک لەو تاوانانەوە عەقڵیەتێکی دواکەوتووی ڕەگەزپەرستانە هەبووە، بەڵام کۆمەڵگەی ژیان دۆستی یەزدی بە خۆڕاگری و ئیرادەی بەهێزەوە توانیوێنە سەربەرزانە بمێننەوە. بۆ ئێستاش پێویستیەکی کوردستانی و عێراقی و ئینسانیە کار و کۆشتیان بۆ بکرێ تا بەسەر ئاسەواری دوا تاوانی دژیان سەرکەون و ژیان و بوژانەوە و ئاوەدانی دەڤەرەکەیان ببێتە ئاجەندای پەرۆشی داهاتوومان. لە یادی تێپەڕبوونی 6 ساڵ بەسەرم تاوانەدا جارێکی تر ئیدانەی ئەم کۆمەڵکوژیە و ئەم لەکە پڕشەرمەزەری داعش و ڕەفتارە داعشیەکان دەکەینەوە. سەری ڕێز لە ئاستی گڵکۆی هەموو شەیدان و قوربانیەکانیان دادەنوێنین و سڵاوی خۆڕاگری بۆ کەسوکارە سەربەرزەکانیان دەنێرین. کەسوکاری سەربەرزی شەیدانی یەزدی لە کاتێکدا یادی جینۆسایدی یەزدیەکان دەکەینەوە، ئەنجامدەرانی ئەم تاوانە کە ڕێکخراوی تیرۆریستی داعشە لەلایەن هێزی پێشمەرگە و سوپای عێراق بە یارمەتی وڵاتانی دۆست و هاوپەیمانان ڕووبەڕووی شکستی گەورە بوونەتەوە. بەڵام هێشتا بەشێکی زۆری تاوانبارانی ئەم کەیسە دەستگیر نەکراون و ڕووبەڕووی یاسا نەکراونەتەوە و تاوانەکەش وەک کەیسی جینۆساید لە ئاستی ناوخۆی عێراق و نێودەوڵەتیدا کاری جدی لەسەر نەکراوە. هێشتا ئەو عەقڵیەتەی هاندەری تاوانی لەم شێوەیە وەکو خۆیەتی و ڕەنگە لە بەرجیتردا خۆی مەڵازدا بێت و بخوازێ فەزای ژیان و ئایندەی کۆمەڵگەی فرەیی و ڕەنجینی کوردستان و عێراق و ناوچەکە ئالوودە بکەنەوە. بۆیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت دەکەینەوە کە پێویستە لە هەرێمی کوردستان لە ئاستی پەرلەمان و حکوومەت و دامەزراوە پەیوەندیدارەکانی تر، لە ئاستی حیزب و لایەنە سیاسیەکان و نوێنەرانی فراکسیۆنەکانی کوردستان لە بەغدا کەیسی جینۆسایدی یەزدیەکان بکرێتە خەمێکی ئینسانی و نیشتیمانی و نەتەوەیی و هەوڵی بێوچان بدرێ لە بەڕۆشنایی یاسا و ڕێکەوتنە نێودەوڵەتەکان، بەتایبەت لە دادگای تاوانی نێودەوڵەتی بەڕەسمی وەک تاوانی جینۆساید و دژی مرۆیی و جەنگ بناسرێن. ئەنجامدەرانی تاوانەکەش ڕووبەڕووی دادگا بکرێنەوە، قەرەبووی کەسوکاری قوربانیەکان و زیان لێکەوتوان بکرێتەوە. ئەرچی نیشتیمانی و نەتەوەیی و مرۆیی لایەن و دامەزراوە پەیوەندیدارەکانیشە بێدرێ خەوڵ بدەن سۆراخی بێسەر و شوێنکراوەکان بکەن و چارەنووسیان یەکلا بکەنەوە. گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبدرێنەوە و بەڵگەنامەکان بپارێزرێن، ناوچە زیان لێکەوتوەکانیش ئاوەدان بکرێنەوە و گوزەرانی خەڵکەکەی باش بکرێت. لەم بیرەوەریە تاڵەدا سڵاو لە گڵکۆی شەیدانی جینۆسایدی یەزدیەکان و هەموو شەیدانی کوردستان، نەفرەت لە تاوانکاران و تیرۆریستان. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان.